هاریکاریان تندرستیش حکومتا بغدای گهاشتن پارێزگەها دهۆکێ. ئەو هاریکاری دێل سەر کەمپێن ئاوارەیە وەرن بەلاف کردن. جبلي وصدوا بيستنا أبد شاشة حين دا دوازده سيارة دي أو جمعية إينان دوي وجبة أو دوازده سيارة چار شوان سيارة إسعافنا أو ديمين مختبرك الجل هاي صاد لابا تلقيحات بتشيكاتنا كرين اف ايشت امراض مزمنه تنا علاج كرين تدا دكتورك او ستافك سفك الجل هاي اذا قالك فايدنا ئەو 120 تۆن دەرمان دێ 5 سەدی دەژێ لەسەر کەمپێن ئاوارە لە دهۆکێ 25 سەدی دەسەر کەمپێن ئاوارە لە هەولێرێ و 25 سەدی دەژ کەمپێن ئاوارە لە سلێمانیە دێوەرە بەلافکردن. هەروەها ڕێڤەبرێ کەمپا شاریا دەبێژە ئامپولانس لەگەل وێ شاندێ هاتنە دێ لەگەل وێژی ڤەگەرن بەغدایێ. شاندي طنبلة قروكي ناينا شي عيادة متنقل شي اسعاف ديل قال خوز فرينافا جي داخيه بشتي صالك وهيفكا شاندكي بفي بسروبريه بفي ببلاني كو سردانا فان اوارات كاتن كو وصعوانه تندرسي زوري خرابك و كمين جاره هاريكاريت ات اكسر اوتينن بەرپرسێ کۆمیتا کۆچ و کۆچبەرات ئەنجومەنێ پارێزگەها دهۆکێدا نەرازیبوونا خۆ دەربارەی هاریکاریان وەزارەتا تەندروستیە عێراقێ دیار دکە. چهار امبولانس دیناتین اوانجی دلگل خوزه ورین فقط او بو اعلام و بو آخفتن یلگل خویناتین اف بینگا و هویت آویتین پشتی فشار اکاب قوتش لای حکمت هرما کردستان و پرلمانتارت مید کردستان سر وزارت تندرستی و حکمت فدرال هاتی کرن اوجی بونا فقط بو اعلام او وزارت الصحة عراقی اف تشتت هیتری کرین تیمên تەندروستی گەڕۆک ئێن لەگەل شاندا بەغدایە پشکنینەکەش ئاوارەیان نەخۆش ڕەدەکەن لە گۆر ئاوارەیان ئەو پشکنینێت کن لێ دەرمانێ پێویست باوان نینە. مجوزة حساسي ما وقت بمر مالها كنت تشتكي قوي شرابي زي شو شرابك أبيسة من نافي بس مجو مالها ما كيش أنا خك حساسية نقولينا پشتی سەردانا دوو کەمپال دهۆکێ ئەف شاندوێ سەردانا سلێمانیە بکە و لە هەولێرێ سەرداناوان بۆ باشوورێ کوردستانێ بداوی دەبە. لە گۆری بەرپرسێن دۆسیا ئاوارال پارێزگەهێ 120 تۆنێن دەرماناش حکوومەتا بەغدایێ تشتێکیش پێویستیا تەندروستیە ئاوارەیان لە پارێزگەهێ ناگرە. زمان حالێ ئاوارەیان ژی دبێژە گۆدبە ڕەوشاوان یا مرۆڤیژی لە با حکوومەتا بەغدایێ گرێدایی چارەسەرکردنا ئاریشەیەن عێراقێ و هەرێما کوردستانەیە. پێشەوا بەهلەوی ڕوودا و کەمپا شاریە.